بینەران و بیسەرانی رادیو و تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لەبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری کارنامە لەگەڵتان دەبین. وەک دەزانن کارنامە بەرنامەیەکی تایبەتە بە کاندیدا ئافرەتەکانی لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. کارنامە لە ناوەکەی دیارە کاری هەموو ئەو ئافرەتە بتوانە دەخاتە بەردیدەی ئێوەی ئەزیز و خۆشەویست کە هەڵبژێردراون و متمانە پێکراوی پارتی دیموکراتی کوردستانن. بەو هیوایی ئێوەش متمانەی خۆتان بدانە کاندیدەکانی لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. بۆ ئەم بەرنامەیەش میوانداری زۆر بەڕێز ژاڵە عوسمانمان کردووە کە ناسراوە بە ژاڵی خاڵە عەفان. خات و ژاڵە بەخێربێیت. زۆر سپاستانەکەم. ئەم کاتتان باش، ئەم کاتەی بیسەران و بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانیش باش. بۆ بینەران و بیسەرانی ئێمە لە رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی ژاڵە عوسمان کێیە و کاندیدی ژمارە چەنە؟ بەڵێ، هەڵبەتە پێش هەموو شتێک زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. من ژاڵە عوسمان ئەحمەد، بەڵام شوناسی من ژاڵی شەهید خاڵە عەفانی دووجار شەهید کراوە. 13 حوزەیرانی 1994 خوێناوی شاری سلێمانی و هەڵمەت و قوربانی. وەکو بەرچاوڕوونیەک ئەگەر باز لە خەبات و ماندووبوونی شەهید خاڵە عەفان بکەین، خاڵە عەفان شەهیدی 9 حوزەیرانی 1994 لە شاخی ئاسنکوڵەن لە پێنجوان لەگەڵ 5 چاوەڵی. بەڵام کاتێکە بەڕێ پێوان و بەرەو گۆڕستان دەبرێت لە شاری سلێمانی وەکو کوڕی شارەکە کانێسکانی بەرەو گۆڕستان کاتێکە دەبرێت 19 شەهید و دووجار شەهید دەکرێتەوە کە لە مێژوودا دووبارە بوونەوەی نییە شەهیدێک دووجار شەهید بکرێتەوە. ئەگەر بێمە سەر خۆشم، من ژاڵی خاڵە عەفان بەکەلۆرۆس و ماستەرم هەیە لە بەشی کارگێڕی و کار، مامۆستای زانکۆ و قوتابی دکتۆرە لە هەمان بەش. کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان کە ژمارەکەم 21 لە سنووری سلێمانی. دووبارە بەخێبێ خات و زۆر ژاڵە. سپاس. خات و ژاڵە، وەکو دەزانین لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵی ئافرەتی بەتوانە بەربژێرن کە بەڕێزیشت یەکێکی لەو ئافرەتانە. تۆ چیت هەیە بۆ ئەوان و یا چیان پێڵێ؟ هەروەکو هەمیشە کە ئافرەت ورد بووە لە بڕیارداندا، پارتی دیموکراتی و کوردستانیش دەتوانین بڵێن پارتەکەی جەنابی سەرۆک و هەمووان هەمیشە پاڵپشت بووە بۆ ئافرەتانمان. وەکو ئاگادارین لە کۆنگرەی 14 پارتی دیموکراتی و کوردستان لە ساڵی 2022 ڕێژەی ئافرەتان بۆ ئەندامەتی و چالاکیان لە هەر ئۆرگانێکی جیاکانی حیزبیدا لە 100 پێبەخشرا. ئەم ڕێژێژ پێم وایە ڕێژەیەکی زۆر باشە، لەبەرو ئافرەتی زۆر بەتوانامان هەیە، ئافرەتی زۆر بە سەلیقەمان هەیە، ئافرەتی زۆر وردمان هەیە لە بڕیارداندا و دەتوانێت لەسەر مافی کورد و بە شێوەیەکی بەرچاو و ڕوون مافەکانمان زەق بکات و کاری لەسەر بکات. خات و ژاڵە، وەکو دەزانین هەڵبژاردن دوو ئەگەرە، دەرچوونە یاخود دەرنەچوون. ئەگەر بەڕێستان دەربچن یاخود دەرنەچن هەمیشە کەسێکی سەرکەوتووی لای ئێمە و لای هەمووان. بەڵام ئەگەر لە حاڵەتێکا متمانی هەواڵان یاخود متمانی دەنگدەرانت بەدەست نەهێنا بە هەمان ئەدا و ڕۆحیەتی ئێستا بەردەوامە بیت. بەڵێ، خۆی لە خۆیدا بەشداریکردن سەرکەوتنە. ئێمەش بە کۆی گشتی کاندیدەکانمان بە تەواوی کار بۆ لیستەکەمان دەکەین، لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. سەرکەوتنی لیستەکەمان سەرکەوتنی هەمومانە، بەڵام ئێمە ناتوانین لێرەدا بین هێز و توانای خۆمان لە پرۆسەیەکدا کۆ بکەینەوە. ئێمە لە هەر ئۆرگانێکدا بێت گرنگەوەی خزمەت بکەین، جا پەرلەمان بێت یاخود ئۆرگانێکی کە بۆ ئێمە سەرکەوتنە. سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی هەمومانە، لەبەرەوەی ئێمە ئەوەمان پژڕاست کردوێتەوانە کە حیزبی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە دڵسۆزان و سەرکەوتوانە کاری کردو بۆ میلەتی خۆی و خەباتی کردووە. خات و ژاڵە، وەکو بەربژێرێکی ئافرەت لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان، ئەگەر متمانی خەڵکتان بەدەستهێنا چی بۆ ئافرەتان و گەنجانەکەی لە سنووری پارێزگای سلێمانی؟ بەڵێ، ئافرەتان و گەنجان یاخود هەر چینێکی کە بێت، بەتەمەن بێت، چینی هەژار بێ، هەر چینێک بێ، ئێمە کارنامەی خۆمان هەیە. بەڵام وەکو دروشمی هەمیشەیە من بەڵێنێک نادەم بێکردار بێت، ئێمە کردارمان دەبێ هەبێت. ئێمە پێویستمان بۆیە کە کردارمان هەبێت و چاویان لێمانە. بەڵێ، ئافرەتان و گەنجانمان ئێمە دەتوانین لێرەدا بەڵێنی ئەوە بدەین کە بە تەواوی بە هەموو هێز و توانای خۆمان کار بکەین بۆ ئەوەی کە ئافرەتان و گەنجانمان ئەو بەهرەیە کە هەیەە، ئەو پلانەی کە هەیەە، ئێمە بتوانین کار ئاسانیان بۆ بکەین. ئەگەر پرۆژەی بچووکیش بێت، ئێمە دەتوانین لەگەڵ حکوومەت لەگەڵ بانکەکاندا کە گرنگترین خاڵ بانکە کە ئێمە گرنگی پێبین ئەو متمانە دروستکردنە
لە بینی بانک و بەکاربەر و گەنجاندا لەگەڵ ئافرەتاندا دروست بکەین بۆ ئەوەی کە بتوانین پەرە بە بەهرەکانیان بدەین و بەرەو ئەوە بێت کە بێکاری کەم بکەینەوەوانە بۆ کار و چالاکیەکانیان کە بتوانن کاری خۆیان بکەن. کەواتە دەتوانی بڵێن کە چوونە پەرلەمان بە هەمان شێویستە هاوکار و پاڵپشتیانە بێت؟ بەڵێ بێگومان، لەبەرەوەی ئەمە ئەرکی هەموو لایەکمانە کە کار بۆ ئەم پرۆژانە بکەین. ئێمەش کۆمەلگا واتە گەنج واتە ئافرەت هەر چینێکی کە بێت، لەبەرەوە سەرکەوتنی ئێمە ئەوەیە کە خزمەت بەم چینانە بکەین. خاتوژاڵە وەکو کچە شەهیدێک ئەگەر متمانەی خەڵکت بەدەزێنە و چووتە پەرلەمان، کاری تۆ چی دەبێت بۆ کەسوکاری شەهیدان بەتایبەت؟ بەپێ ئەو ظروف و معاناتی کە خۆمان پێدا ڕۆشتوین، ئەگەر ئێمە هەر چیەک بکەین بۆ خانەوادەی شەهیدی سەربەرز، ئەمە ئەرکە و منەتی تێدانە. لەبەرەوەی بەڕاستی ئەوەشمان بیر نەچێ من هەموو کاتێک خانەوادەی سەربەرزی شەهیدان و خانەوادەی پێشمەرگەم پێکەوە گرێدراوە، لەبەرەوەی دوو شانازیە کە هەمیشە ئێمە لە یادمان نەچێ خوێنیان بۆ داوین، قوربانیان بۆ داوین، لەگەڵەوەشا پێشمەرگە خەباتی بۆ کردوین بۆ ئەم ئەمن و ئاسایشی کە ئێستا ئەمە تێداین. بەڵێ بەڵێن بێت لەبەر ئەوەی کە من خۆم خانەوادەی شەهیدم و لە معاناتی هەموو خانەوادەی شەهیدێکتی ئەگەم وەرگرتنی ماف و شایستەداراییەکان لەگەڵ ئەوەشدا کۆکارێکی سەرسەخت بم، لەگەڵ ئەوەشدا بتوانین منداڵەکانیان پێ بگەێنین بۆ ئەوەی کە بتوانن خۆیان پێ بگەێن و خۆیان دروست بکەن، لەگەڵ ئەوەشدا لە هەموو وەزارەتەکان کار ئاسانیان بۆ بکرێت، بە تایبەت کە 3 وەزارەت گرنگترین وەزارەتن بۆ ئەم چینی گەنجان و خانەوادەی شەهیدان، وەزارەتی تەندروستی پەروەردە خوێندنی باڵا. دڵخۆشم بەوەی کە حکوومەت توانیوێتی کار ئاسانیەکی زۆر باش بکە بۆ خانەوادەی شەهیدان بۆ خوێندن و پێگەیاندنیان، بەڵام لێرەشدا دەتوانین لە وەزارەتی تەندروستیوانە بیمەی تەندروستیان بۆ بکەین و کار ئاسانی لەلایەنی تەندروستیەوە بۆیان بکەین. پێم وایە ئەمە کارێکە کە بتوانین خزمەتێکی بچووکیش بە خانەوادەی سەربەرزی شەهیدانی بکەین. ئەو خزمەت گوزاریانەی بۆ کەسوکاری شەهیدان کراوە تا چەند لە ئاست چاوەڕوانی خەڵکیدان؟ بێگومان جێی دڵخۆشیە، لەبەرەوەی کار و پرۆژەی زۆر چاکراوە بۆ خانەوادەی شەهیدان. یەکێک لەوانە کە ئێمە دەتوانین لە بیری نەکەین و باسی لێەوە بکەین پرۆژەی نیشتەجێبوونە. کۆمەڵێک خانەوادەی شەهید ئاسانکاریان بۆ کراوە کە سوود لەم پرۆژەی نیشتەجێبوونانە وەرگرن، هەروەکو باسمان لێوە کرد خوێندنیش کاریگەریەکی زۆری هەیە و دەتوانم بڵێم لە 99% خانەوادەی شەهیدانمان بە خۆشحاڵی و منداڵەکانیان توانیویانە لە قوتابخانەی تایبەت بێت یاخۆ لە زانکۆی تایبەت بێت درێژە بدەن بە خوێندنیان و پێگەی خۆیان هەبێت و بتوانن بەهرەکانی خۆیان بدۆزنەوە. ئەگەر متمانەی خەڵکتان بەدەستێنە و چوونە پەرلەمانی کوردستان، کارتان چی دەبێت بە تایبەت بۆ خەڵکی سنووری پارێزگای سلێمانی؟ بەڵێ، هەر ناوچەیەکی کوردستان بۆ من جیاوازی نییە، خزمەتی خۆمانی تێدا دەکەین و ئەرکە بۆ هەموو لایەکمان، بەڵام سلێمانی بە حکومەوەی کە شاری خۆم و شاری خاڵ عەفان و زۆر خۆشەویستە، سلێمانیش لەگەڵەوەدا هەمیشە بەوە ناسراوە شاری هەڵمەت و قوربانیە، شاری بەرخودانە، شاری شۆڕشکردنە. ئێمە دەتوانین لە کارنامەی خۆمانە چەند کارێکەیە بیکەن بە خۆشحاڵی و لە کابینەی نۆی حکوومەت یاریمی کوردستاندا تاکو ئێستا 634 پرۆژە کراوە بە تەواوکراوی لە شاری سلێمانی، بەڵام لێرەدا دەتوانین کۆمەڵە کشتیکە هەیە بیکەین کارکردن و پاڵپشتیکردنی گەنجانمان بۆ پرۆژەی بچووک، کەمکردنەوەی دیاردەی بێکاری، لەگەڵەوەشدا مەرجدانانێکی ئەتوانم بڵێم قورس بۆ هێنانی کرێکاری بیانی بۆ ئەوی بتوانین کەمترین بێکاری هەبێت لە بۆ گەنجانمان و زۆرترین کار بڕەخسیێنین بۆ گەنجانی خۆمان وەک لەوەی کە کرێکاری بیانی بێنینە ناوە. لەبەرەوەی پێم وایە ئەگەر کرێکاری گەنجانی خۆمان هاوکاریان بکرێت بەرهەمیان هەیە، بەرهەمێکی باش و دەتوانین لەگەڵ ئەوەی کە ئەو ئەگەر زۆر دووری نەخەینەوەانە زۆرترین کارگەکان لە ناو سلێمانی هەیە، ئێمە دەتوانین هەر لە ناو کارگەکانە ئەگەر پاڵپشتێکی مادی و معنەویمان هەبێ بۆ گەنجانمان، گەنجانی ئێمە زۆر لێ هاتوون بۆ ئەوی کە بتوانن بەرهەمی خۆمان هەبێت و لەگەڵەوەشە ئەتوانین بینەرینە دەرەوەی وڵاتیش یعنی ئەمەش مای خۆشحاڵیە کابینەینۆ لە کەرتی کشت و کاڵیدا ئەتوانی بەروبوومێکی زۆرمان بنێرینە دەرەوانە، ئەمەش ئاسانکاریەک بوو بە تایبەت جوتیارانی شاری سلێمانیش زۆر سوودمەند بوو لێی، ئەمەش کە جێی دەستخۆشیە و بووە مای خۆشحاڵی بۆ هەموو لایەکمان.
لەگەڵ ئەوەشدا ئەو کارگەی پیشەسازیانی کە باسمان لێوە کرد دەتوانین بە شێوەیەکی ئاسانتر سوودی لێ ببین و ئەکادمیانەتر لەبەرەوەی کە ئەوەی من تێبینیم کردووە ژینگە زۆر زەڕورە کە ئێمە گرنگی پێبین بەڵام کارگەکانمان لێرەدا بەداخەوانە کاتێکە مادەی خام کەرەستەی خام کاتێک کە بەکاری دێنن بە شێوەیەکی ئەکادمیانە بەکاری داهێن و سوودی لێ نابینن ئەمەش هەم دەبێتە زەرەر بۆ ژینگە و سروشتی کوردستان و لەگەڵەوەشا بەرهەمەکەمان بەرهەمێکی کاتی ئەبێ نەک بەرهەمێکی درێژخایانە بێت کەواتە ئێمە با کارێک نەکەین بۆ کورتخایانی و بۆ پلانەکانمان کورتخایان بێ دەتوانین ئەگەر بە ئەکادمیک سوودی لێ ببینین درێژخایان بێ و سوودی زیاتر و قازانجی زیاتر بۆ حکوومەت و پاشان پرۆژەی زیاتری زۆر باشە خاتوژاڵە لێرەوە چی بە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری ئەڵێیت و چی داوایەکت هەیە لێیان بەڵام داواکارم خەڵکی سلێمانی هەر کە بەوەی ناسراوە هەمیشە بە گڕوتینەوەنە بڕیاردەر بوون و بڕیاریان داوە خەباتیان کردووە دڵسۆزانە هەڵبژاردننی خۆیان کردووە داوایان لێ ئەەکەم لە بیستیدا هەمووی پێکەوە دەست لە ناو دەست بتوانین دەنگی خۆمان بدەین بە لیستی 190 پارتەکەی جەنابی سەرۆک و هەمووان بۆ ئەوەی کە هەمیشە پێگە و دەسەڵاتمان زۆر بێت و بە هێزێکی زۆرەوانە هەمیشە کاری خۆمان بکەین داواکارم چی تووڕەبوون هەیە چی گلەیی هەیە بخرێتەوە لاوە بۆی کە ئێمە بتوانین هەمیشە لیستەکەمان وەکو هەمیشە سەرکەوتوانەتر بێت و دەسەڵاتی خۆمان هەبێت و لەگەڵەوە ژمارەم 21 لە 190 پارتی دموکراتی کوردستان سنووری سلێمانی و دەوروبەر هیوای سەرکەوتنت بۆ خوازێن خۆشحاڵ بووین لەگەڵمان بووی ژاڵە عوسمان کاندیدی ژمارە 21 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان سپاس کە لەگەڵمان زۆر سپاس بۆم دەرفەتە هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن کەناڵێکی جوان و بەپێزە دووبارە بەخێر زۆر سپاس دەکەم